بەپێی پێشبینی چاودێران هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا کاریگەری لەسەر داهاتووی سووریا دەبێت ئەوەش بە خوێندنەوە بۆ سیاسەت و لێدوانی هەردوو لایانی بەشداربووی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا ئەوانیش دیموکراتەکان و کۆماریەکانن کە دوو سیاسەتی دژبەیەکیان بەرامبەر دۆسیی سووریا هەیە بە جۆرێک هەرچی دیموکراتەکانن لەگەڵ هێورکردنەوەی دۆخی سووریا و هەنگاونانن بۆ چارەسەری ئاشتیانە لە بەرامبەردا کۆماریەکان هەوڵ بۆ یەکلایکردنەوەی خێرای دۆسیی سووریا بە هەر ڕێگەیەک بێت دەدەن ئەمەش پەیوەندی بەلایانی ئێرانەوە هەیە کە کۆماریەکان پیان وایە دەبێت بە هەر جۆرێک بێت ڕێگاکانی فراوانکردنی هەژمۆنی ئێران دابخرێن لە دۆخی ئێراندا ماوەی سەرۆکاتی دۆناڵد ترامپ کە کاندیدی کۆماریەکانە تونتر بووە لە ماوەی سەرۆکاتی کلنتۆن کە بە یەکێک لەو ماوە سەرۆکایەتیانەدا دەندرێت کە سیاسەتی ئەمریکا تێیدا بەرامبەر ئێران لە توانایدا بووە بە جۆرێک لە ماوەی سەرۆکایەتی ترامپدا چالاکیە سەربازی هاوبەشەکانی ئەمریکا و ئیسرائیل لە دژی میلیشیا چەکدارەکان لە سووریا زیادی کردو و بەوتەی چاودێریانیش بەهۆی ئەو فشارە ئیسرائیلی بە ڕەزامەندی ئەمریکا دژ بە هەژمۆنی ئێران لە سووریا دەستی پێکردووە هەژمۆنی ئێران بە شێوەیەکی بەرچاو دابەزینی بەخۆوە بینیوە بۆیە دەسەڵاتدارانی ئێران بە یەکێک لەو لایەنانەدا دەندرێن کە ترسیان لە دووبارە هەڵبژاردنەوەی ترامپ بۆ سەرۆکایەتی ئەمریکا هەیە هەر لە سەرەتاوە جۆ بایدن کاندیدی دموکراتەکان هێرشی توندی کردە سەر سیاستەکانی ئەنکەرە لە سووریا و خۆرهەڵاتی ناوەڕاست و بە شێوەیەکی ڕوون پەیامێکی ئاراستەی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیا کرد و پێڕاگەیاند تۆ پیاوێکی داپڵۆسیێنەری ئەمەش بووە هۆی سەرهەڵدانی دوژمنایەتیەکی قوڵ لە نێوان بایدن و تورکیا رووسەکان زیاتر لەگەڵ کۆماریەکان هاوڕان لە بەرامبەر دۆسیی سووریا لە سەرەتای هەڵبژاردننی دۆناڵد ترامپ بە سەرۆکی ئەمریکا پەیوەندیەکانی نێوان واشنگتن و مۆسکۆ هیچ ئاڵۆزیەکی ئەوتۆیان بەخۆ نەدیوە بەڵکو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پشتیوانی تەواوی پلانەکانی ڕووسیای لە سووریا کردووە هەر لە ڕێکەوتنی ئەستانە تاوەکو پێکەنانی لیژنەی نووسینەوەی دەستوریش هەر لەسەر ئاستی ناوخۆی سووریاش لایەنەکان بەسەر دوو بەرەدا دابەش بوون کە بەرەیەکیان پشتیوانی سیاسەتەکانی کۆماریەکان و بەرەکەی تریان دیموکراتەکان بە باشتر دەزانن لەو چارچێوەیەدا هێزەکانی سووریای دیموکرات هەسەدا لە دوای ئۆپەراسیۆنە سەربازیەکانی تورکیا بۆ سەرباکووری سووریا و بێ هەڵوێستی ئیداری ئەمریکا بە گومان و وریاییەوە لە هەڵوێست و وتە و سیاسەتەکانی دۆناڵد ترامپ دەڕوانێت لە بەرامبەردا بە وتەی چەند سەرچاوەیەکی ناوخۆی حکوومەتی سووریا سەرکەوتنی بایدنی کاندیدی دیموکراتەکان لە هەڵبژاردننی سەرۆکایەتیدا بە باشتر دەزانێت وەک سەرکەوتنی ترامپ دیمەشق پێی وایە هەڵوێست و بڕیارەکانی ترامپ تونند و ناواقعین و سیاسەتی دیموکراتەکان هێمن و واقعین بینانن لە بەرامبەردا گروپە ئۆپۆزیسیۆنەکانی سووریا خوازیاری سەرکەوتنی ترامپن لە هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکادا جیاوازی سیاسەتی ئەمریکا لە بەرامبەر دۆسیی سووریا لە نێوان سیاسەتی کۆماری و دیموکراتەکان بە تەواوەتی دەرکەوتووە بەتایبەت کە ئێستا سووریا لە قۆناغێکی یەکلاکەرەوەی سیاسی و سەربازیدایە لە هەمان کاتدا ئەنجامی هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئەمریکاش کاریگەری زۆری لەسەر قەیرانی سووریا بەگشتی و دەستوەردانی وڵاتانی ناوچەکەش لەو قەیرانە دەبێت.